دوای ئەنجامدانی دەیان کۆبوونەوە لە نێوان یەکێتی و پارتی دوجار لەسەر پۆستەکان گەیشتنە ڕێکەوتنێکی زارەکی بەڵام بەشێک لە هاوڵاتیان گەشتبین نین بەوەی کابینەی نۆیەم کابینەی چاکسازی و ئاوەدانی بێت چونکە ئەزمموی 27 ساڵەی ئەم دوو حیزبە خەڵکی بێئومێد کردووە. خەڵک چاوەڕێوە کاتر ئەمانە ڕێکەونون خەڵک تاکەی چاوەڕێبانە بکە هەموویان یەک بگنەوە یەک بگنەوەی تر ئەم میلەتش نییە لەژێر سێبەری ئەم پەتا سراحەت بکە بقاسێتەوە خەڵک وەتی ناڕەحەتی شێشانە نەگەیت بڵێ چەند ساڵە چەندەها ساڵە میلەتی کورد چەند ساوەتە بەدەستەمانە ئەمڕۆی ئەم هات و ئەمڕۆی هەر حیزب و هەر تۆقی و بەناوی حیزبایەتی و نیو ئەوانە کرد. دوای هەڵبژاردنەکان ماوەیەکی زۆری بەسەرە چیە هیچ دەنگیان نییە یعنی وەکو سکوت کاوایە خەڵکەکە سار دەبێتەوە لەو هەڵبژاردنەی کە کردوشێتی وای لێ کە جارێشکە نەچێت بۆ هەڵبژاردن بۆیە لە معلوماتم لە بەرنامەکانیان نییە نەمدیوە حیزبێک بڵێ ئەمە بەرنامەکەمانە هەم کاتێک هەڵبژێراین بەم شێوەیە زەریبە چاکەین بەم شێوەیە وەزعی خەڵک چاکەین بەم شێوە کرێکی ناهێڵین. حکومەتێکی ڕاستەقینە ئەبێت چۆمێ بۆ خەڵکەکەی با پرسیارەکە ئاوا بکەم حکومەتێکی ڕاستەقینە کە حکومەتی ڕاستەقینە ئەبێ ئەو حیزبانە کە هەڵبژێرێن لە بینیەکە یەکێک بمێنێتەوە بێ بە معارض لە بینی ئەو حیزبە کە ئەو معارەزانە بتوانن ڕەخنەکان بگرن ڕەخنەیەکی دروستکرد بگرن بۆی جارێککە خەڵک بتوانە بە جەماعەتیشکە بکاتەوە. ئەوەی هاوڵاتیانی نیگەران کردووە شەڕی پۆستی حیزبەکانە ژیان و گوزەرانی خەڵک بەلایەنەوە گرنگ نەماوە 27 ساڵی شەڕەکانیان بۆ پۆستە باڵاکان و پاراستنی بەرژەوەندیەکانیان بووە پێکێنانی حکومەت و گۆڕانی کابینەکانیان تەنها گۆڕانی ژمارەکانە و کابینە لە دوای کابینە خراپتر بووە. کابینە لە دوای کابینە کوردایەتی و مەردایەتی کاڵتر بووەتەوە کابینە لە دوای کابینە شکست بە دوای شکستە کابینە لە دوای کابینە خەڵک مەینەتی زیاترە بێ کابینە لە دوای کابینە خەڵک زیاتر ڕقەستورە بێ لەسەر بەجێهێشتنی کوردستان لە ڕقەستورە بێ لەسەرەوەی کە جارێکی تر ئاور بۆ ئاڵای پیرۆزی کوردستان نەیاتەوە ڕقەستورە بێ لەسەرەوەی کە گەنجەکانمان زیاتر پشت لە ئاڵا و کوردستانەکەی خۆی بکە زیاتر هیچ گەنجێک نبینی لەم کوردستانی خۆمانە من باسی سلێمانیەکەم ئینتیمای بۆ خاگەکەی نییە داهاتی ئەم وڵاتە بدرێ بەدەست کەسێکی نەخوێنەوارەوە بەس بزانێ یەک و یەکە کاتە چی ئەبین بە مالێزیا و بڵێم سنگافورە لەوانی پێشکەوتێت ئەژین لەوانیش خۆشتر ئەژین من پێم وایە داهاتی ئەم وڵاتە شەفاف نییە هەندێک کەس بە هەدەریە بە ئەیبەنە دەری وڵات بۆ مەسلحەتی خۆیان بانکەکانی وڵاتیان پڕ کردووە هەژاریش با بنقێنێ و با بجیڕێنە لەژێر ئەمبارە قورسە ژیانە کە ئیباتە سەر ئەوەی کە خەڵکی لە حیزبەکان ناومێت کردووە لەوەی کە توانای گۆڕانکاری و باشکردنی ژیانی خەڵکیان نییە ئەزمموی 27 ساڵەی حیزبە دەسەڵاتدارەکانە کە بە بۆچوونی هاوڵاتیان جگە لە بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان هیچ هەنگاوێکیان بە ڕاستەی سەخامگیری سیاسی و ئابووری هەرێمی کوردستاندا نەناوە. ڕامیا ڕۆسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.